دۆخەکە ئاڵۆز بوو، فەرمانبەران دەست بە خۆپشاندان دەکەنەوە. ڕۆژی شەممەی سەرەتای هەفتەی داهاتوو لە سلێمانی خۆپشاندانە و داوا لە چین و توێژەکان دەکرێت بۆ داکۆکی لە مافەکانیان بێنەوە سەر شەقام. هەر مانگێک لە کاتی خۆیدا موچە نەهات کە مافێکی دەستەبەرکراوە بەپێی یاسا کارەکانتان جێبهێڵن هەتا مافەکانتان بە تەواوەتی پێدەدەن. مانگی 11 بە تەواوەتی دەوام کراوە و مافەکان نەدراون. هەر کاتێک مافەکانتان گەڕاندەوە بۆتان هەیە داوای دەوام بکەن. دەستەی داکۆکی ڕای دەگەیەنێت کە ڕۆژی شەممە حوتی 2024 عفو حوتی 2024 خۆپیشاندانێک ساز دەکات و بەم زوانە دەچێتەوە بەغداد و کارە دیبلۆماسی و لۆبی بەردەوام ئەنجام دەدات بۆ چەسپاندنی تەوتین لەسەر بانکە فیدراڵیەکان. دەستەی داکۆکی داوا لەسەر جەمچین و توێژەکان دەکات بەشداری خۆپیشاندانی هێمنانەی ڕۆژی شەممە بن بۆ دەرخستنی ڕووی دزێوی چەتەکان و حکمی ناشیرینی دوور لە یاسای بنەماڵەکان. چەند ڕۆژێک لە مانگی 12 تێپەڕیوە و هیچ هەوڵێک لە موچەی مانگیدا نییە. بەغدایش دەڵێ هەرێم پابەندی ڕێکەوتنی بووجە و بڕیاری دادگای فیدراڵی نەبووە، بۆیە پێویستە حکومەتی هەرێم خۆی کورتێنانی بودجە پڕ بکاتەوە. تا ئێستا بڕیاری دەستەی داکۆکی ئەوەیە کە بەس ڕۆژی شەممە سەعاتە لێرە هەموو مافدزرا و فەرمانبەر و مامۆستا و خانەنشین و کەمەندام و هەموو تاکێکی کۆمەڵگەی زیان لێکەوتوو لە شەقامەکان ئامادە بن بۆ دەربڕینی ئەوەی کە بڵێن مافەکانمان ئیتر نابێت لەلایەن چەتەکانەوە بخورێت. بەم ئاستە لە بەرپرسیارەتیە کە دەسەڵاتدارانی پێکێنەرانی حکومەتی ماوبەسەرچوو لەگەڵ موچەی موچەخۆران دەیکەن هیچ کاتێکی وایەک بۆ درێژەدان با خوێندنێکی تەندروست و بەڕێکردنی ئاساییانەی کاروباری هاوڵاتیان لە فەرمانگەکان نامێنێت. جارێکی دیکە زەنگی ترسناکی بایکۆت لە قوتابخانە و فەرمانگەکان لێدرایەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.